لە سێمین یاریەکانی قۆناغی کۆتایی جامی کۆماری عێراق و لە کۆمەڵی یەکەم هەڵبژاردەی هەولێر لەسەر یاریگەیانەی برایەتی میوانداری هەڵبژاردەی میسانی کرد. لەگەڵەوەی لە سەرەتاوە هەولێر باڵا دەستتر بوو، بەڵام لە خولەکی 24 عەلی قاسم با لێدانێکی بەهێز گۆڵێکی نایابی بۆ میسان لە یاریەکە تۆمار کرد. هەوڵەکانی کوڕانی قەڵا و منارە بۆ گۆڵی یەکسانی دەستی پێکرد لە خولەکی 44 لە بەرزکردنەوەیەکی هیدایەت لەتیف محەممەد سەردار بەسەر ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە. لا نیوەی دووەم هەردوو تیپ هەوڵیان بۆ گۆڵی دووەم و پێشکەوتن لە یاریەکە بوو. لە خولەکی 62 فەرهەنگ وریە دوای هاتنە ناوەوەی بۆ نێو یاریگا با ئەسیستی سەنگەر محەممەد گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ هەڵبژاردەی هەولێر تۆمار کرد. لە دوا خولەکانی یاری خەریک بوو یوسف وریا با گۆڵی سێم هەموو شتێک تەواو بکات، بەڵام ستون بووە بەربەست تا فیکەی کۆتایی نابژوان ئەنجام وەک خۆی مایەوە و هەڵبژاردەی هەولێر با 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە هەڵبژاردەی میسانی بردەوە. بەڕاستی ئەمڕۆ یاریزانەکانمیان وجود لە خۆیان زیاتر سەرف کرد. ئەم دەستخۆشیان لێ دەکەم لەبەرەوەی یاریزانەکانیان هەموو ماندین بیداتی دەستپێکردنەوەی دەوریەکان هەموو نادیەکان تەمرینیان هەیە، هیلاکەت و شەکەتێکی زۆر بە یاریزانەکانەوە دیارە. 4 مانگە یاریزان دانیشتووە، بەڵام سوپاسی خی گەوراکەن لە چاو ئەو مادی بوونی شەکەتێ، بەڵام ئاستیان باشە وەکو پێویستی یاریان کرد دەستخۆشی لە دەستەی ڕاهێنەرانەکەن کە زۆر بەیەمەوە مادی بوو، هەروەها یاریزانەکان شەدیاکی باشیان پێشکەشکردن. ئەم سەرکەوتنە زۆر گرنگ بوو، زیاتر سوینە پێشەوە ئینشاڵڵا یەک یاریمانمە ئەو یارش بەسەرکەوتوی تێتەپڕنەوەی بگەینە قۆناغی داهاتوو. أول شيء بسم الله الرحمن الرحيم طبعا ألف مبروك المنتخب أربيل. هزار جار پیرۆزە لە هەڵبژاردەی هەولێر بە هیوای بەختێکی باشتر بۆ ئێمە. ئاستێکی باشمان پێشکەش کرد، ئێمە دەرفەتەکانمان نەخۆستەوە، ئەوان سوودیان لێوەرگرت، ئینشاڵڵا قەرەبووی دەکەینەوە. بەم شێوەیە هەڵبژاردەی هەولێر هاوشێوەی هەڵبژاردەی بەغدادی ڕەسافە بووە خاوەنی 5 خاڵ لە 3 یاری و لە پێشەنجی کۆمەڵەکان هەڵبژاردەکانی دیکە 2 یاریان ئەنجام داوە. کەربەلا خاوەنی 4 خاڵە و سەلاحەدین 3 خاڵ و میسانیش تاکە خاڵێکی هەیە. چوارەمین یاریەکانی ئەم کۆمەڵەیە ڕۆژی پێنجشەممە ئەنجام دەدرێن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.